هی کوڕمە چۆن ئەیەم بە تۆ چی شوکەیتەوە نازانم چی بکەیت کاکە میراتی بەشی خۆیت و تۆش بەشی خۆت هەیە بەشی خوشکەکەی نایە خوشکەکەی میراتیان بۆ ماوە تۆ چی بەشی خوشکەکەی خوا ئەخراوشی کاکە خوا بۆی بڕیوتەوە خۆ تۆ خێری پێ ناکەیت ئەویش باوکی ئەویشە یا دایکی ئەویشە کاکە میراتیە بۆی ماوەتەوە نیوەی تۆی بەرەکەی بۆ ناییتێ خەڵکی وا تەلەفۆنمان بۆکە دێت بۆ قەڵسی میرات پشتیوار پیاوە کابراایەکی تۆ پتەمەن لە عومرە بە حساب حاجی بەشی بووکەکەی نادا میراتێکی کوڕەکەی کە بردووە نایە لە بگاتە بووکەکەی داگیری کردو نایەتی ئافرەتی داما و چی بکە شەڕ بکە ئاڵی کەسم نییە مناڵم هەیە مناڵەکان بەخێوە هەناڵی سەلامان لێ ناکە باوکە چۆن داگیری کردەوە پیرەمێردێ هی کوڕمە چۆن ئەیەم بە تۆ چی شوکەیتەوە نازانم چی بکەیت کاکە میراتی بەشی خۆیت و تۆش بەشی خۆت هەیە تۆ بەشی خۆتی لێ وەرەگری مناڵی هەیە ئینی هەیە هەرێکی بەشی خۆیە بە کاتە بە شەڕی خوا ڕازی نییە ئەمە لەم من ئەمەیە پەلاماری هەموویەدا تاکولۆنە توڕاسە ئەکلەن چی لەممە حەڵاڵ و حەرامە خاتە پاڵێک بەس کۆی کاتەوە بە یەکێکە ئاڵەیە ئەکل و تەعامە لەممن یەکێ خواردن چێ خواری لە هەموویەکا بەسەریەکە ئەمەش خوا ئەوەشە خواوەتی هەموویەکا بەسەریەکە نمونەکەی لەوە هێناوە حەڵاڵ و حەرامەکە ئەوەی حەقی دوی حەقی نییە و ئەوەی مافی ئەمە ئەوەی مافی ئەوەی هەمووی قودیان بەسەرێکە دیسێ و ئەیبات